تا دێت مەترسیەکانی پیسبوونی ژینگەی کوردستان بەهۆی خۆڵ و خاشاکەوە زیاتر دەبێت. زۆربوونی ژمارەی دانیشتوان و چارەسەر نەکردنی کێشەی زبڵ و خاشاکی شارەکان مەترسیە ژینگەی و تەندروستیەکانی زیاتر کردووە. کۆبوونەوەی زبڵ و خاشاکێکی زۆریش لە ناوچەی تانجەڕۆی سلێمانی هێندەی دیکە مەترسین بۆ سەر ژینگە و تەندروستی دانیشتوانی شاری سلێمانی. ئەگەر سەردانی تانجەرۆت کرد بێ بەڕاستی کارەساتە لەوێ کارەساتە هەموو جۆرە پێکاتەیەک با بڵێن پێکاتە بەکتریلۆجیەکانەوە پاشەڕۆی جامیعەکانەوە با بڵێن خستەخانەکانەوە ئەبێ لێ فڕێریێک ئەمە خۆی لە خۆیان کارەساتی گەورەیە یعنی چکە چەندەها بێجگەلەوەی ئاوکەت پیسەکە هەواکەت پیسەکە خاکەکەت پیسەکە چەندەها مرۆڤ و ئاژەڵیش لەوێ ئەوانە بەرکەوتن و لەو مرۆڤانەوە لە ئاو خاکەکەشەوە ڕاستەوە خۆ لە چوارچەوەی زنجیرەی خۆراک بات مادە پیسکەرەکان ئەجۆزێتەوە بۆ مرۆڤ. بەپێی ئامارە نافەرمیەکان ڕۆژانە تەنها سلێمانی 1300 تەن پاشەڕۆی زبڵ و خاشاکی هەیە لە مانگێکدا 39,000 تەن و لە ساڵەکەدا 468,000 تەن خۆڵ و خاشاک و پاشەڕۆی هەیە. نەبوونی ڕیسایکلین یەکێکە لە گرفتە سەرەکیەکان بۆ زیادبوونی پاشەڕۆکان و پیسبوونی زیاتری ژینگە. پێشبینیش دەکرێت تا 50 ساڵی ئایندا کارەساتی گەورەی ژینگەی لە شارەکانی هەرێم ڕوو بدات ئەگەر بەم جۆرە چارەسەر نەکرێت و بمێنێتەوە. مەترسی ژنگە لە ڕیسایکلین و ڕیوزیش ڕیوز ینی بەکارهێنانەوە جارێکی تر یعنی ئەو شتە بەکاربێنیتەوە جارێکیکە طبعاً ئەمە شتێکی زۆر ترسناکە بۆ سەر کوردستان ئەبێ ئیحتیمامی زۆر پێ بگرێ ئەبێ لە وڵاتە کۆرس بکرێتەوە بۆ خەڵک تێبگەێنی کە ڕیسایکل چییە و ڕیوز چییە و یعنی ئەم وڵاتەی ئێمە زۆر دواکەوتووە لەو مەجاالە هیواداریشم کە لە دوا ڕۆژە ئەم مەوزوعە حل بکرێ بەڕاستی حل نەکرێ ژیانمان زۆر ناخۆشە بێت لە وڵاتە. وەڵامە ترسەکانی هەر نەخۆشیە نەخۆشی و ناشرینکردنی شارە ینی ئەو دوانەیە نەخۆشیەکان زۆر معلومە کە ئەویش ژێر پەنجەیە کە زۆربەی خەڵک توژە بێ بەس کە چنگ بۆ خستەخانە هۆکەی نازانن ئەوە ناخۆشە. زۆرێک لە نەخۆشیە درێژخانەکانی ئەمڕۆ بەپێی ئامارەکان هۆکارەکەی پیسبوونی ژینگەیە تەنانەت وای لێ هاتووە زۆر جار بەهۆی پێنەدانی موچەی ژینگە پارێزان و دروستکردنی گرفت بۆیان سەنتەری شاری سلێمانی و گەڕەکەکانی لەگەڵ تانجەڕۆ کە شوێنی فرێدانی خاشاکی شارەکەیە جیاوازی نامێنێت. ئەوەش سەرچاوی بڵاوبوونەوەی دەیان نەخۆشیە مەترسیشەیە ئەگەر دۆخی ژینگە چارەسەر نەکرێت و هەر بەم شێوەی ئێستا بمێنێتەوە پیسبوونی ژینگە کوردستانی لەگەڵ خۆیدا دەکوژێت. ڕامیا ڕوسمەن کەناڵی پەیام سلێمانی.